بریندارانی چەکی کیمیاوی ئەم پەیامەم بە تایبەتی بۆ بریندارانی چەکی کیمیاوی هەیە. هەمانە من خۆم بریندارم، چاوەڕێکم چەند ساڵە موچەم بۆ بکرێ، دائیرە نەماوە، نەخۆشخانە نەماوە، شەیدان نەماوە، من سەری پیانەکەم و مەعمەلاتی تەسلیم نەکەم، هیچ شتێکم بۆ ناکرێ. بەڵام هەساون ژێر بە ژێر 33 نەفەر برینداری چەکی کیمیاوی بەدزی بریندارانەوە هەمانە لە ژێر ئۆکسجینەکەیە موچەی بۆ نەبەسراوە، موچەی بۆ نەکراوە. هەمانە بەدەمی خۆی ئەترافی کردوتێتی ڕۆژی کیمیابارانی هەڵەبجە من لە هەڵەبجەیە نەبووم، من حەی بۆ بەسراوە، بەرپرسە لەم هەڵەبجەیە، ڕێکخراوی بەدەسە، برینداری چەکی کیمیاوی هەیە بە حسەی خۆی بریندارە، بەڵام جگەرەش دای ڕزانوە لەگەڵی موچەی بۆ کراوە بەس دەبەروی خزمی بەرپرسی ئەم شارەیە. ئەیا ڕەبی بۆ خاتری ئەم قورئانە و زوڵمە قبوڵ نەکەی. باشە هەرچی حیزبی و حکومی و بەرپرسی ئەم شارە هەیە من پێم گەیاندن، من خوێنی شەیدەکانم ڕۆی. برینداری چەکی کیمیاویەکەم لە ماڵەوەیە 5 مناڵی وازی لە خوێندن هێناوە، هەرەسی دایکیانن. ئەبوو حکوومەتی هەرێمی کوردستان موافقەی نەکردایە لەسەر 33 نەفەر برینداری چەکی کیمیاوی، بۆ بە عام ڕای نەگەیاند. ئەگەر واستە نییە بۆچی بە عام ڕای نەگەیاند برینداران ئاگادار کاتۆ؟ بۆچی ژێربەژێر وەزارەتی شەیدان ئەمەی کردووە، موافقەتی لەسەر ئەم 33 نەفەرە کردووە؟